سوپاسی و ستایشی ئەڵڵاگیانەکەم بۆ ئەو ڕەحمەتە جوانەی بارانی بۆ ئەو سەرچاوە کە بژاوەتەوە. بارانی ئەم ساڵ دووەکەوت و زۆربەی زۆری سەرچاوە کانیەکان وشکان کرد. ترس و دڵە ڕاوکەی زۆری دروست کرد، بەڵام وا دوو ڕۆژە هەور و بارانی ڕەحمەت ئاسمانی کوردستانی گرتووەتەوە و جارێکی دیکە ومێد گەڕایە و بەشێکی زۆریش لە سەرچاوە کانیاوەکان بژانەوە. هەر بەهۆی ئەم شەپۆلی بارانەوە زۆربەی سەرچاوەکانی ئاو لە سنووری قەزای سەیسادە بژانەوە. ئێرە سەراوی سوپاناغا یەکێکە لە سەرچاوەکانی دابینکردنی ئاو بۆ هاوڵاتیانی قەزای سەیسادق. بەو بارانەی ماوەی 2 ڕۆژ بەردەوام بوو بژاوەتەوە. سپاس بۆ خوای گەورە، پاش سپاسگوزاری بۆ خوای گەورە میرەبان ئێمە ئەوەتە سەرچاوی ئاوەکە بژاوەتەوە جێگەی دڵخۆشیە بۆ هەموو خەڵک، بە تایبەتی بۆ شاری سەیسایق و خەڵکی ئێمە گوندەی ئێمە بۆ هەمووان. باران بارینی بەڕەحمەت و سەرچاوە بژانەوەی سەرچاوی ئەو لەمە خۆشتر هەیە لەم ڕۆژە، باوەڕ ناکەم لەمە خۆشتر هەبێ بەڕاستی. بۆیە الحەمدولیلا ئاوەکە زۆر بەباشی بژاوەتەوە. لە ئەمڕۆ توانم بڵێم کێشەی کەم ئاوی لەو گەڕەکانی کە ماوەی مانگێکە ئاویان نەبووە، لە ئەمڕۆ کێشەی ئاو نامێنێکی ئێمە هەموو خەڵکی کورسان دڵخۆشە لەبەرەوەی ئەوە چەند ساڵەکە وشکە ساڵیە و ئەم ئاوانەیش بەعام کوردستان هەمووی وشکە ساڵی گرێتە ئاوی کەمی کردووە. ئێمە سپاس بۆ خوا زۆر دڵخۆشین بە بژانەوەی ئەم سەرچاوی ئەم ئاوانە و هەموو ئاوەکانی کوردستانیش. بەڵێ دڵخۆشین بەوەی ئەم ئاوانە بژاوەتەوە، سپاس بۆخوا ئێمەش ئیسفادەمان لێ کردو و بەکاریشێنی. سەرچاوی ئاوی ڕیشێنیش کە سەر بە پارێزگای هەڵەبجەیە کە بووەتە شوێنێکی گەشتیاری بە تاوەتی کەمی کردبوو. تی خوددا بژاندیەوە ئەمەش خۆشحاڵیەکی زۆری لای هاوڵاتیان دروست کردووە. وەڵا سوپاس بۆ خوای گەورە، ئەمە ڕەحمەتێکی خوای گەورە بوو. ماشەڵا سەرچاوی ئاوی ڕیشێن وەکو ئەوە لە پشتەوە دیارە، سەرچاوی ئاوی ڕیشێن سەر بە پارێزگای هەڵەبجەیە. ئەم بارانی دووهەمە سوپاس بۆ خوا بە ڕێژەیەکی زۆر ئاوەکەی زیادی کردووە. ئیتر ئەوە لە دواوە خۆت ئەیبینی ماشەڵاوە جێگەی دڵخۆشیە و سوپاسی خوای ئەوێ. ئێرە تاکو 3 ڕۆژ لەمە بەر بە تاوەتی ئاوی کەمی کردبوو. ئەوەی کەمکردنی ئاوەکەەوە چەندین ماڵی سەیساڵی نزیکە 1 مانگە قەترێگاویان بۆ نەنێدرا بوو، بەڵام بۆی زیادکردنی ئاوی سەراوی سوپاناغا لە دوای 1 مانگاویان بۆ بەردرایەوە. ئەمە لە کاتێکدایە بەپی بە دۆداچوونەکان ئاوی ژێر زەوی بە ڕێژەیەکی بەرچاو کەمی کردبوو، بەڵام شارەزایان پێیان وایەن بارانە زۆرە کاریگەری لەسەر زیادبوونی ئاوی ژێر زەویش دەبێت. سوێ محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سەیسادق.